سلااوان لێ بێت کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بڕیاری داوە کە 20 ئەم مانگەواتە بەیانی کۆتا ڕۆژ دەبێت بۆ ئەو کەسانێک کە بایۆمەتریان نەکردووە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران یاخود لە بنکەیەکی هەڵبژاردن لە ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە قەرەباڵغێکی زۆر دەبینرێت بەو پێەیە کە سبەینێ دوایین وادەی ناوتۆمارکردنە بزانم لە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چەند کەس بایۆمەتریان کردووە و ڕێژەی دەنگدان لەم دەڤەرە لەم سنوورە چەندە دیارە تیمەکانی ئەم بنکێ لێرە سەرقاڵی ئەوەن کە ئەو کەسانەی بۆ تۆمارکردنی ناوەکانیان یا سەردانی ئەو شوێنە دەکەن لێرە محەممەد شاکر بەرپرسی بنکەی کۆمیسیۆنی بیانە میوانی منە کاک محەممەد سلااوت لێ بێت دەبین قەرباڵغێکی زۆر لەم بنکێ هەیە و بڕیاریش دراوە کە سبەینێ دوایین وادەیە لێرە ڕێکارەکان چۆن بەڕێواچن و ئەو کەسانەی کە تا ئێستا بایۆمەتریان نەکردووە ناوخوان تۆمار نەکردووە چۆن ئەگەر بوومە بله لا یکی دو که توماری دنگداران دست ببود تحدیثی توماری دنگداران حوالاتیان سردانی امدکن بخو تومار کردن آنها که پیش دا خویان تومار نکردوه و لا یک دو تا 22 او پروسه بردامه و بیانی آخرین روزه و دوال حوالاتیان دکن که آنها خویان تومار نکردوه بین و لو در فتح استفاده بکن و خویان تومار بکن. کاک محەممەد ئەگەر پێم بڵێ چەند کەس تا ئێستا بایۆمەتری کردووە ناوی تۆمار کراوە لای ئێوە لە تەواوی سنووری ئیدارەی سەربەخۆی بخوی ئامارێکی دقیق لەلام نییە کە لە تەواوی سنووری ئیدارەی سۆران بەڵام بەگشتی لەسەر و 1970 ئەوانەی کە خۆیان تومار کردووە لەو سنوورە و هەروەها ئەوانەی کە لێرە خۆیان تومار کردووە لەو چەند ڕۆژە لە یەکی دو تا ئێستا 500 کەسە کە مالیدی 2006 زۆر بەیانن و بەخۆی تومار نەکراویش زۆر ماوە لێرەوە دەوە لە هەوڵاتیان دەکەن بە تایبەت مالیدی 2006 و 4 و 5 کە بین بەیانی یان ئەمڕۆ خۆیان تومار بکەن. ڕێژەی دەنگدەر لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چەندە؟ ڕێژەی دەنگدەر لە ئیدارەی سەربەخۆی سۆران جگە لە قەزای چوومان کە ئەو ئەمەرم بەدەست نییە سەروی 280,000 کەسە سەروی 280,250 کەسە بەلە دەنگدەر. باش ئەگەر پێم بڵێ ئێستا دەبینین ئەو خەڵکانەی کە ناویان تۆمار دێن بایۆمەتری ئەەکەن چۆنە ڕێکارەکان چۆن ئەگەر بۆم باز بەخۆی ڕێکۆرەکان ئێمە هەموو مسەمسەکاتی کە بەڵگەنامەکانی پێویست وەکو کارتی نیشتیمانی نفوس یان نفوس و جنسی عێراقی وەروە کارتی زانیاری بیتاقەی بایعی لێوەردەگرین فۆرمی پێپر دەکەنیەوە هەموو داتاکان ئەو جۆ دەشتە بەردەستی مدخل بەیانات ئەوەی کە داتای زانیاری لێوەردەگیر لەوێ معلوماتی داخل دەکات و پەنجەمۆری لێوەردەگیت و ڕسمی لێوەردەگیت بۆ ئەوەی کە لە داهاتوودا کارتی بەڕسمی بوو بێتەوە بۆ بتوانیت لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بەشدار بیت چونکە لە ئەو هەڵبژاردنە تەنیا ئەو کەسە دەتوانێت دەنگ بدات کە کارتی بەڕسمی بیت. ئەی کارتەکان کەی دەگەڕێنەوە بۆ یانە هیچ سوادێک دیاری کراوە کارتەکان بەخۆی ئەوەیە کە ینی مانگێک ئەوە مانگێک و نیو پێش هەڵبژاردن کارتەکان هەمووی دێنەوە بەگشتی بەڵام وەجبەش لەوانە لە داهاتوودا بێتەوە بوو نمونە لە مانگی سێ بەڵام تا ئێستا هیچ ئاگاداریەک نهاتیە هەر کات کە ئاگاداریەک بۆ ئێمە هەسەبارەت بە هاتنەوەی کارتەکان ئێمە هەواڵاتیان ئاگادار دەکەین. دوایین پرسیارم ئەمە ئەبێ بڵێم ئەو وادەی کە دانراوە بۆ بڵێم سبەینێ بە کۆتا دێت بۆ پێی جەنابەت بەرپرسی کۆمیسیۆنی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران پێت وایە ئەم ماوەیە درێژ دەکرێتەوە یاخود هەر وەکو خۆی دەمێنێت دیار نییە لەوانە درێژ بکرێت لەوانەش درێژ نەکرێتەوە ئەوە ینی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە بەغداوە بڕیار لەسەرەوە دەدات. ئێمە تۆ لە سعات 8 بەیانی و تۆ سعات 3 لێرەین لە خزمەت هەوڵاتیاندا. بەڕێزی سەلام. محەممەد شاکر بەرپرسی بنکەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لێ سۆران وە گوتم لێرە هاوڵاتیان هاتوون بۆ ئەوی بایۆمەتری ئەنجام بدەن و باسی لەوە کرد کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 218,000 کەس مافی دەنگدانیان هەیە ئەمڕۆ هاتوون بۆ ئەوەی کە بەشێک لەوانە کە ناویان تۆمار نەکراوە لێرە بایۆمەتری خۆیان ئەنجام بدەن. سەرۆکاتی هەرێمی کوردستان لە چەندین کۆبوونەوەی لەگەڵ دادگای باڵەباسی لەوە کردووە کە دەبێت هەڵبژاردننی
پەرلەمانی کوردستان ئەم ساڵ ئەنجام بدرێت و لە چەند ڕۆژ داهاتوو دیسان کۆبوونەوەیشتر ئەنجام ئەدرێت بۆ ئەوەی کە وادەیەک بۆ هەڵبژاردن دیاری بکەن لە هەرێمی کوردستان کە چەندین جار سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوەی ئەنجام داوە بەڵام تا ئێستا لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان نەگەشتونەتە ئەنجامێک بۆ ئەوەی کە چ وادەیەک دیاری بکرێت بۆ هەڵبژاردن. بۆیە لێرە سبەینێ کۆتا وادێ 20 مانگ بنکەی کۆمیسیۆنی سۆران و ئەو شوێنانەی کە بنکەی کۆمیسیۆنیان لێ لە قەزا و ناحیەکان لە کاژمێر هەشتی بەیانی ئەو فەرمانبەرانەی کە سەر بە کۆمیسیۆنن دێن بۆ ئەوەی کە ئەو کەسانەی بایۆمەتریان نەکردووە ناویان تۆمار نەکردووە لێرە بە زووترین کات مامەڵێت ئەوان ڕای بکرێت. بەڵێ